جه دنگ امریکا سلاوريزن هفكاري من دخيل شامو من صالح دمي جربوا بنر هجا دمجمير حفته بيانيه الواشنطن باي تختم خلك كانوا يا برنامج كورد كونكشن جورا بيشكشتكن سلااو ڕێز و ئەم کاتتان شاد لە بەرنامەی ئەمڕۆدا دەچینە بارودۆخی ئێران و خۆپێشاندنەکان دەچی گەشتن و هەروەها ئازادی ڕۆژنامەگەری و سانسۆری میدیا لە تورکیا دوو بابەتی بەرنامەی ئەمڕۆمانن. ئەم هەروەها بەحسا پێشکەتنên داوی لە دۆر عێریشا پێشبینا تورکیا یا بەژایی لە باکوور و وڵاتی سووریێژی دکن. جنرال هێزین روسی الکساندر چیکو روجا یەکشەمێ بە فەرمانداری هێزین سووریا دموکرات مەزلوم عەبدی را لە باکوور و وڵاتی سووریە جڤیا و وان بەحسا عێریش و گەفên تورکیە لە سەر وان ناوچەیان کرد. پشتی کۆمبوونا وان پامنێرێمە زانا عومەر هەفەیڤینێک لەگەل عەبدی لە دارخست و وی بەحسا في مجاري كر لدور فيكي وهروها بيفاجوين داوي جالية تركيا بامنيرين ما زانا عمر ج قامشلو وعارف اصلا جواني بمرانه دما وهردوان جي باش زانا اگاهين داوي لجمتا تشنا ومظلوم عبدي تشغوت بله دم باش شخواد هيفينا لقال فرماندار قشتيه هيز سوريا ديمقراطيك مظلوم عبدي دەستپێکی وی بالێکیشاند لە سەر vêyekê got deverên têne armanjkirin ji aliyê Tirkiye ve wek kampa holê wek deverên din hin bingeha koalîsyonê li Hesekê ev tê çûwa tê fermandarê Hêzên Sûriya Demokratîk ev bersiv da. Lêdanê kat nekirin mesaj gelek hesab ne tenê ji me re xwezet êmel me didin yani me re dêm xwazim tune bikin aşkerê jî dibêjin. Lêbelê mesaja bû ji bo hêzana bû ji bo her kesî bûn û taybet ji bo koalîsyonê bûn. يعني او كواليسيون ديبيجين كي اذا تحالف ايران وايدي يعني ونجرك البرنابن ايدي هبونا هول بيتركي او يعني وصل بيجن بو منابع نابع اصلا قلت بكم واهري مناخين يحسب كده انت معني خونينا جو بيجن قاعده ابي بخخين قاعده تحالف بخخين يجيكو تحالف الشغل الودر كاخين المخيمة هو ليه خلينا نجي ترخين أبونا أو بنتبلي بدبم يعني أبو أبون مساجك مش بحر كذا جبوا باهي زانا وإيدي أول يعني إيديك أم إيدي أم أبونا وجبر كي قبولناك وين معنى ده أبو وجبر بيجي جرك لو أصلي جي جرك برسفك باهي ذهبه جخوا لسر مجارك يدنجي لسر كومبونا لسر مجارة دنافبرا كومبونا دنافبرا هيزن سوريا ديمقراطيك لقال فرمانداري ارتيشا روسيا لسوريا بريس عبد تكسكر جو او كومبون تشيبويه و دردورا نافاروكا جيفيني ديجي اف برسفدا راسته ام بس بقدر رونشتن و يعني فراني مجاري كم مسار خفت مجاري نبن مجاري يعني تشوى كوريشي تركان ورن راوستاندن يعني ما جوان خاص كو جرك اركوانا جرك يبغى يريشي تركان ورن راوستاندن وده ظنن يعني بري او هبون لانه بر روسيا وتركيا ده اوكي اتفاقك هي لفاتنا كي الوطن السوتشي تحذر النوز ده انه تركيا ولفاتنا بن بيدك بهرمت كي ما جوان خاص كو لو لفاتنا خدي درك بن ويريشي تركان راوستين واللي بيشي يريشي كاي باجي تركاجي راوستين براني اخفتني مال سر و اويتشي و سر مجارات شبو لسه كم هذا قانون تشبكن هذا قانون تشو قال لكن تنسيق بكن جخوا دوان دوی هیفدینه ده فرماندار گشتی هیز سوریه دموکراتیک بال گشان لسر گلک خالان یک لسر هلوستا امریکی آدن جارای که اشکره دکه گوی پیام که مساج که جبو سروک امریکای جو بایدن ریکریه و او باور دکه گو سروک امریکای ویرینه ده لسر تراجدیا سال 2019 دما فکشاندنا هیزن امریکی و دسپیکرنا ایریشه که ترکیه لسر وی هریمی باشه عارف اسخوازم هلوستا بيجن تركان وان دروجين داويدا او كم دوه كومبونه كحكومه تركيا هبود في درباري دا پیشکتین داوی في درباري دا چنه و مدیا ترکیه في درباري دا بحثا چدکه گلو ایریشه که بجایی لباکور وجلات سوری جاری ترکیه و نزیکه
بله وک و قالاوی کرد دو جوینا حکومتی هبو به سرکاتی رجب طایب اردوغان او جوین 4 ساعتا بردوام کرد بو تی گوتن کو هری مجارا گیرینگ هری مجارا ودی اپراسیونال سر سوریه بنگهن روجاوای ویدری بو اردوغان دوی جوینی دا گوت کو دیسانه قالا بویرا استانبول و قارقامشه کر کو دبه جوی در زاروک کی 5 ساله هاتی کشتن و ماموسته هاتی کشتن و هر وها استانبول جی 6 کسات بونه کشتن دیسا دبه ج کو اف ایریش عالی PKK YPG و هاتیه پیکانین جبروی او د دیسا پاراست کو او د اپراسیون خو بردوام بکه هر وها قالا 3 کیلومتر اجکر جبر کو سالن بورین داجی او مجار هبو هند اپراسیون جی به کی پیکات او د خوازن دیسانه اپراسیون کی پیک بینن و سر سینور حیا ناوا آخا سوریه 3 کیلومتر دا کیون و یه پگیج سر سینور خو دور بخن او د پاریزن کو به کی او د اولهیا سینور خو اولهیا ولات خو ورگرن به کی جی او شکسه دستور ناورگرن او کنگ بخوازن او دوی اپراسیون پیک بینن جبر کو د پاریزن کو او جبو اولهیا ولات و تقصد و بکرن لی جبو اپراسیونی که به جای دا چه آگاهی ندا لی ایرو بردف که سرو کومار رجب طایب اردوغان بردف که وی ابراهیم کالنگوت کو ام جبو هر دم جبو اپراسیونی که به جای آماده نه هر وها هزا ارتش واجی جبو اپراسیون دوالیسی عالی جی دکار رم بکن سر سینور باشه زانا ترکیه بحثا ویکی کربو که یعنی هن راپورتان بحث کرد که ترکیه هن مرج دانی نجبو که اف ایرشا بجایی پیک نه یک جوان که هزین سوریا هزین حکومت سوریه در باسی وان نفچین که نهاد بن دست هزی سوریا دموکرات دانه اف جاری هزی سوریا دموکرات و چوات دیتن گلو او آماده نتشتکی وها بکن صالح الشخوا او یک لسر جو هاجر امریکا وک ناف بینکار مرج جبو هسدی و جو هستنه برسوا هسدی اف بو گونا تم مرج نهاتنه جالی امریکا ده لآلیه دن هن راپور جبو روسیای جی همان گوتن هات گوتن برسوا هسدی و جاره هنکی هاتو بو هرتن گوته بجا گو کم جوین وان لگل فرماندار روسی لسوریای بردوام داکو اف تصعید داک و شر راوسته لی داخوازن وکشاندنا یه پکی هسده اویا ودگرح سال 2019 و حردو آلیجی تکز دکنگو دکارن بجی بکن یان اشارتن ارینی هنجبو گو ریل بر ایریشه که پیگرتن هگر هات خوستن لی جبو بلافبونا ارتشا وگرا ارتشه رژیم سوریه جبو وان نفچیا جخوا بری هجمارك هي لي حطانها يعني آگاهی تکز در دورا اریکرن نه اریکرن سروی مجاری نهاتیه ناسکرن بله پامنرین ما زانا عمر قامش لو عرف اصلا جوانی سپاس جبو وان زانیاریان زیاتر لە هەفتەیە کە هێرش ئاسمانیەکانی تورکیا بۆ سەر ناوچەکانی باکوور ڕۆژهەڵاتی سووریا بەردەوامە و لە ژمارەیەک لەو هێرشانەدا ژێرخانی ناوچەکە کراوتە ئارمانج لە نێویاندا ناوەندە تەندروستیەکان پامینی دەنگی ئەمریکا مەحموود باڵی لە کۆبانی ئەم راپۆرتەی ناردووە. اف بو زیدتری هفتهیکا گو ایریشن عزمانیین ترکیه لسر هریما باکور و روجهلاتی سوریه بردوامن. دوان ایریشان دا گلک جاران بنسازیا هریمه هات آرمانج کرن. گو ده دستپیکا ایریشه دا لکوبانه نخاشخانه زاروکان لکاش مشتنور هروها نقطه که تندرستی لگنده قرموغ هاتن آرمانج کرن. هفسروک دسته تندرستی یا هریما فراته احمد محمود جدنگ امریکا را دیار کرد. گو پروژه چیکرنا نخاشخانه بر جارکه جبر ایریشن ترکیه سکنی بو و جارا دیانجی به تمامی هات رو خواندن و جبر و ایریشه گلک آستنگی تندرستی رودان. مشفى 28 تخت ابو 28 تخت جبو زاروك ابو دكت لبناء ابون
15 و دابون خنج عيادات دروا او یک گشتیش بنده هات دوز کرن تشتک نما. احمد محمد ولاطیه کی ج باجار کوبانیه گو مالاوی نیزی نخوشخانه جدنگ امریکا را آخفی او گوت گوک اوزانن اف نخوشخانه جبو زاروکان دهات آماده کرن لید جاران بالافرن شرین ترکی ایریش لور پیک آنی و نخوشخانه به عرده را بو یک و بردوام کر گو اف بو 8 سالن ترکی بی نافبر گفان لهریم دخوا و ایریش دکه احمد محمد بانگ لآلین پیوندی دار کر گو چاراکه جوی روشه را ببینن سوق چطور که یا خیلی اول نویر مال خدا رونینه ام نویر کاری خواب کنه ام نویر هر ندارگی ام خدا دارم والله دوره شب سرمی تو هر شب تینمه قیبا موو ملت لا قیبا جرحه قیبا هجای گوتنه گود 20 و مهدا ترکیه دست به ایریشن عزمانی لسرانسری هریما باکور و رجلات سوریه کرد و ده انجام دا گلک دزگین بنسازی هریم هاتن آرمانج کرن وکوه نخوشخانه لکوبانه و کارگاه غازه لهریم جزیره هر وها ده انجام ایریشان دا هجمارک سیویل جی بون قربانی اف حد و آواهین گل پاش ما خویا دکن نخوشخانه زاروکان بون لکوبانه ده 20 ماه 11 دا و ده انجام ایریشک عزمانی جعالی بالافرن شریین ترکیه و هر دو آواهی هاتن روخاندن و جکار درکتن. محمود بالی دنگ امریکا، کوبانه. آجانسا نویچایانا ایران مهر دوه راگهاند که کاربدستکی لشکری سوریه گوت هریکیم 20 تانک و وسایت زرخی ارتشا سوریه به چکین گران و توپان بر به باجار کوبانی و هاتن شاندن. اف گافت پشتی که هزین ترکیه به دهان جاران کوبانی تو باران کرد. جبو رونی کرن و شروع پیواجوین داوی لورنها دکتر بختیار حسین پزشک گشتی جه کوبانیه بریا سکایپ بمرایه دم باش دکتر بختیار لکوبانیه چاوا بحثاوان پیواجوین داوی دبه سلام علیکم ماموستا صالح و همو مهدارین براستی من الراپور واجب بری کرو من بش یکمین جنوچه مهداری کرد لسر راپور او آجانس ایرانی گوتی یعنی حتی بگاوه تشیوین تانکو هاتنا لشکرین ارتش سوری این بگاوه تشتکیو نبی روجر و یعنی نکردی پراتیک ما جبرکو جاده دریدن ما هی نبیستکو لیتن بحث اپراسیون ترکیه آکو بگاوه تم جعالی دولت ترکیه دا و سرکوماری ویدا و وزارت ویدا فلیب گلکی باندور بکیل پسیکولوژیا ملت و بحث وی مسئله جان او بوی روجر لسان پرسوا حتی بگاوه تلشکری سوری یعنی برای هنه شوی تحضر و موجده تحضر و حیده او لشکری هانه فرموی او تنه جیر خدانه و دست بیک اپراسیون داشته گلک جیگه لشکر سوری بونه آرمانج بو توپن دولت باشه دکتر بختیار یعنی بحثا که دبه که روس هنکی ناو بینکاری دکن که بهرن او گرجین هایی یعنی او ببیجن او ایریشا بجایی که ترکی پلان دکه هنکی کم ببو کمانی دوی دمیده نبه اف چه قصد جه آلی خلکه و بارنی هاتیه پیشوازی کرن براستی یعنی از نوع پوشی رو مکاری سیاسی من از بین یعنی سوری و 10 سال بورید بوی بازار که مزنه پیدا برجواندین همو دولتان چه دولت زلهز چه دولت هرمی هر کسی دیجی سوریه ام بین پارا راکت درباره به اپراسیونه دا یعنی گفن دولت ترک وکو درابورا مشكلة وضع محمود بول يعني حي صار قفلنا افضل بسبب الترور وبسبب ارام كرنا سينور نفين بين باشور ثاني يعني تشتك حتى بقوين براتيكي دا نهار ثاني باندورا بسيكولوجيك وملات نكاري يعني شوي كيسندي جيانا خا بين بريفا أزبين يعني وقت نيرينا من يعني شخصی و آگلک هموال روی کوچیله مسئله شوپینی هر وقت از هموالات یکی ولاتی من از بین پسگریگا سوری بر یعنی هدی تشتن گاونا داوی داوید بر چهار سریه داره یعنی
دویده جی دولت ترک بخوازه که کرد به گیم دستکفتی درکنه چقدر هم خواست گیم بین دستکفتی کردان ترکیه را بکبه برچواندی ترکیه بگمان روس امریکا دولت کوالاسیون ناف دولتی از بین آواکی دیرکت آن ندیرکت اوجی دویده باندو باشه دکتر یعنی ام دزانی که ترکیه جبره ده تم یعنی بيجن بسالانه تم ایریشان بریا درونان لباکو رجلات سوریه بکارتینه لجوازیه و جری اوا که هنکی به فروکن شر جرخانه و بنگهین سویل جی کربون آرمانج دناف وانده جی وکو راپورتا پیامنیر ملکوبانی گوت که نخوشخانه که زاروکان لکوبانی او یک تو وکو پزیشه کی یعنی چقاس گوهرتن دردخه هوله و لسر آستا درونی یعنی جی آستا زیان مرووین سویل چقاس به باندوره لحریمی یعنی وکو یعنی او ناوی مزنی کتی گوتن اپراسیونه که بجایی و اپراسیونه که نشکری حتی به گاوی یعنی هیرو ام ده دمجمیر ام دبین بیستونه ماها یازدادن ام نهروج گر کتی که بخواسته یعنی تا اپراسیونه که ام بین عزمانی یا بجایی بکره و بکره برکو شرم ناکد مثلا چل عفرینه بود چل سریکانی چل لجريسي وبقدم تاني ده ديسا بشدو قبل مدو جزر او دستگاه تندرستی گلبزین یعنی باش بو کو نکت بو پراتیکه باش بو ملت ده جیان خوش دست نده از بیم تاني وقت نامنه نه دیرکت نش دولت ترکیه کو ام هنه و اپراسیون روجه و اپراسیون آماده تاني لأصل بسيكولوجي تشل القصد بكي وتشل بسيكولوجيا ملات بكي و أف هرما بوتر بمينة أف هرما بملات بمينة وكر تروركي ني ديركت يعني مخابن جالية دولة تركيا لحتى كي جان أصل كي ببي يعني إن وك الشروجة تيم وكيا بله دكتور بختیار حسین پزشکی اشتیت جباجاری کوبانی مرا بوی سپاس شبو مارا آگاهی لە مانگی تەشرینی یەکەمی ڕابردوودا پەرلەمانی تورکیا یاسای زانیاری ناڕاست یان زانیاری شاش دەرکرد لە کاتێکدا کە ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکی ئێستای تورکیا کە زۆر جار تۆمەتبار دەکرێت بە دەمکوتکردنی ئازادی ڕۆژنامەگەری ڕوبەڕووی قورسترین هەڵبژاردنەکانی سەرۆکاتی دەبێت لە مانگی حوزەیرانی داهاتوودا لە چەند هەفتەی ڕابردووشدا ڕۆژنەمەنووسان ڕژانە سەر شقامەکان بۆ ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە یاساکە و زیندانکردنی هاوکارەکانیان بە یاساکانی هاو شێوە ئەمە ناوەڕۆکی راپۆرتێکی دەنگی ئەمریکایە نتوان یکردی نگرانی خود درباره پشتی که پارلمان ترکیه یاسایک پسند کردی که دشت روزنامه فانان و بکارهنرین سوشال میدیا با ماوسی سالان زندان بکرد به توانا balafkirina nüçeyn saxte. Yorumlandı. Ama tüm itirazlara rağmen AKP ve MHP iktidarı bu tabii hemin razibûnan hükümeta AKP MHP ev qanûna bi navê zanyariyên şaş an ku bi gotiname qanûna sansûrkirinê derxist. De encamê de nû hevalên me rastî eşkenceyê bûn û kirine di zindanan ve. Ev êrişên bi vê rengî tiştek nû nîne, bi taybetî jî li dijî medyaya azad ya Kurdî. Nivêsîngeha mafên mirovaniya netewên yekirtî ragihand ku ev yasaya delîveka berfireh dide ji bo şilûvekirina zêdegafiyan û daxwaz ji Enqere kir ku rezil azadiya derbirînê bigirît. Dezenformasyon yasası aslında seçimlere yönelik bir hazırlık. Yasaya zanyariyên şaş bi rastî ew ki amadekiriya bo helbijartinan. Di xalekê de ji bo tepesandina dengên cudabîr û dengên serbixweyê civakê bi hêceta zanyariyên şaş ji bo ku propagandeyê bikin. Demê helbijartinan dê demê xebata rastî û derewanbe li Tirkiye. Ev yasayînî desthilatdariya hikûmetê ya Gulser Medyayê hey bihêztir diket. Heşt heyvanberî helbijartinên giştî ku Serok Recep Tayyip Erdoğan di rapirsiyan da ne rêzapêşiyê ye. Yani günün sonunda evet dezenformasyon yasası elinde. Di dawiyê de ev yasaya zanyariyên şaş çekekê diye ku dijî me bikartînin. Wan bi dehan çekên dî hene. Ev yasaya çi guherînan nake. Lê beşeke ji hewlên paşerojê ji bo kontrolkirina yariyê. Peyvdara nivêsîngeha mafên mirovan ya netewên yekirtî Marta Hurtado di daxuyaniyekê de ragihand em ji pesendkirina avan yasayên curacur li Tirkiye dilgiranîn. Ku matirsiya snûdarkirina azadiya derbirînên welatî bi şêweyekê berçav heye.
هەروەسا گوتی لە گۆر یاسایên mafên mirovan yên navneteweyî azadiya derberînê bi tenê zanyariyên rastnînin, belku zanyarî û bîrûbawerên cuda cuda ne çil ser online yan offline. Meha ez dixema silametiya me de me. Ez bawer dikim dê tişteke dî ête serê me. Ku tundiya em rast dîtên dê zêdetir be. Min hesteka heye ku ew dê hêj pitir bi vê yasaya sansorê bi serê me înin. Piraniya rojname û kenalên televizyonên Tirkiye kedine bin kontrola karbidestên hikûmetê û hevalên wê yên bazirgan. Di demekî de ku tebeserkirineka berfireh piştî kûdedeka neserkeftî ya sala 2016 dest pê kiriye. Di pîverê salaneyê azadiya mîdyayê ku li destpêka vê salê ji layê peyamnêrên bêsnûr ve hatiye balavkirin, Tirkiye di nava 108 welatan da di rêza 149 da ye. Hatî nimayî dengê Amerîka, Washington. Dengê Amerîka Cavkaniyeka pêbaweriya nûçew agahiyan. Birêya malper û platformên mîdya civakiya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ئێران پێشوازی لە بڕیارەکە عێراق کرد بۆ دووبارە جێگیرکردنەوەی پاسەوانی فیدرالی بە درێژای سنوورەکانی و وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێرانش وتی کە هیوادارین ئەمە بە ژێرەی بەڵێن و ڕێکەوتنەکان بێت لەگەڵ بەغدا بۆ پاراستنی سنوورە هاوبەشەکان لە هەمان کاتشدا کاربەدەستانی هەرێمی کوردستانی عێراق لە وتوێژدان لەگەڵ حکومەتی ناوەندی عێراق بۆ ئەوەی گەرەنتیان پێ بدرێت کە ئەرکی ئەو هێزانە تەنها پاراستنی سنوورەکان بێ. پێشهاتی نوێچین وەڵام لای پامێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەرە. دڵشاد فەرموو. دەخیل دیارە تازەترین زانیاری لەسەر هەوڵەکانی عێراق و ئێران بۆ بڵاوکردنی هێز لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بە خیتابی بەرپرسانی هەرێمی کوردستانەوە ڕوونە کە جۆرێک لە ڕێکەوتن هەیە بۆ بڵاوکردنەوەی هێز بە درێژایی سنوورەکانی نێوان ئێران و عێراقدا و شەوی ڕابردوو یاخود درنگانێکی دوێنێ سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە چیتر ڕێگە نادن کە لە خاکی هەرێمی کوردستانەوە هیچ حیزب و پارتێکی کوردی هەڕەشە لە ئاسایشی وڵاتانی دراوسێ بکە. ئەمە بەلای چاودێرانەوە خوێندنەوەی ئەوەی بۆ کریەکە عێراق و ئێران و هەرێمی کوردستانی جۆرێک لە ڕێکەوتن کراوە بۆ ئەوەی کە چالاکی پارتە کوردیەکان لە ناو خاکی هەرێمی کوردستانەوە بۆ ئێران قەدەغە بکرێت. و هەندێک زانیاریتر لە ئارادایە کە ئێران بە دیاریکراوی داوایەکی لەو شێوەی لە عێراق و هەرێمی کوردستانی شەیە بەوەی هێزەکانی پارتە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە چەک داماڵێ و هاوشێوەی مجاهدینی خەڵک کە بنکەوبارگاکانیان گواستنەوە بۆ دەرەوە مامەڵەیان لەگەڵا بکرێ. بەڵام ئەمە بۆ هەرێمی کوردستان ئەگەرچی ڕوو نییە تاکوێستا وەڵامی داواکاریەکەی هەرێمی کوردستان بۆ خواستەکەی ئێران چییە، بەڵام ئەمە بۆ هەرێمی کوردستان بەڕای چاودێران قورسە کە دەستبردن بۆ چەککردنی هێزە کوردیەکان یاخود کۆکردنەوەیان لە با بڵێن مخەیەمات و لە جێگەیەکە کە بە تەواوەتی چالاکیان لێ قەدەغە بکرێ. بۆیە ئەوەی کە ئێستا لە ئارادایە ئەوەیە کە ئێران خواستەکانی خۆی خستوەتە ڕوو بە ئاشکرا هەڕەشەکە و چاوەڕێی جێبەجێکردنی باڵێنەکانی لە حکوومەتی هەرێمی کوردستان. حەزم کرد باسی وەڵامی پارتە سیاسەکانی کوردی ئێران بکەین، بەڵام پێش ئەوە لیوا بابەکر زێباری سوپا سالاری پێشووی سوپای عێراق سەبارەت بە پرسی ناردنی هێز بۆ سنوورەکانی نێوان هەرێمی کوردستان و ئێران و تورکیا شەڵبەت دەڵێ کە ئەمە ئەرکی عێراقە، ئەرکێکی عێراق و ئێران و تورکیایە. بە پێکەوە جێ لە بۆچنەکانی بگرین دەگەڕێمە لای دڵشاد. حرس حدود عراق السنور الجديد يعني سرتاسر حدود عراق خيري يعني نبت قال ايران وقال تركيا يعني قال جنوب سوريا هم حرس حدوده سنور ام بوليزم او دي بوليزم ما امكانات هنا ولا امكانات هنا هر کسی سنور خودی خوب پاریزید دی بو اعتماد دەسەمە ئەسوم سنووری پۆلیزم. بەڵێ دڵشاد تێگەشتنی جەنابەت بۆ قسەکانی بابەکر زێباری کە ئەفسەرێکی گەورەی کوردە هەڵبەت لەگەڵ حکوومەتی ناوەندی لە وەزارەتی بەرگری عێراقا کاری کردووە. دەخیل قسەکانی بابەکر زێباری ڕوونە ئاماژەیە بۆ ئەوەی کە ڕێکەوتن هەیە لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە بۆ بڵاوکردنەوەی هێزی فیدراڵی
بە ناوچە سنووریەکانە. دیارە ئەم نەرمیەی هەرێمی کوردستان بۆ ڕازیبوون بە بڵاوکردنی هێزی عراقی لە ناوچە سنووریەکانە لە ژێر ئەو گوشارانە و ئەو هەڕەشانی کۆماری ئیسلامی ئێرانەیە کە دەیکاتە سەر ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان. بێگومان لە ڕابردووە حکوومەتی عراق یەکێک لە خواستەکانی مەسلەی بڵاو پێکردنی هێز بووە بە سنوورەکان و مەسلەی کۆنتترۆلکردنی فڕۆکەخانەکان و مەسلەی دەواازە سنووریەکان بووە کە هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک ئەمەی ڕەتە کردەوە بە تایبەت بە دیاریکراوی مەسلەی سنوور بەلای هەرێمی کوردستانەوە پێشتر ڕێکەوتنی لەسەر نەکرابوو و ڕەتێ کردەوە کە ڕێگە بدا بە عراق ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان کۆنتترۆلکە بە بیانووی پێشمەرگەش بەشێکە لە سیستمی سەربازی عراق. بەڵام لە ئێستادا گۆڕانکاری لە خیتابی سیاسی بەرپرسانی هەرێمی کوردستانە وەکەوەی کە لە قسەکانی بابەکر زیێباریە بە دیمانکرد ڕوویداوە. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە ژێر فشاری گەورەی کۆماری ئیسلامی ئێراندا ڕازی بووە بە بڵاوکە پێکردنی هێزی عراقی یاخود فیدرالی بە ناوچە سنووریەکاندا. دڵشاد قەت وەڵامێک ڕاگەاندنی شتێکمان بیستووە لە پارتە سیاسیەکان لە کوردی ئێران لە ناوچەکەدا سەبارەت ئەو پێشهاتانە؟ دەخل من زۆر قسە لەگەڵ بەرپرسانی پارتە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئاکەم. ئەوان ئاماژە بەوە ئەکەن کە لە ناو خاکی هەرێمی کوردستانەوە هیچ مەترسیەکیان لەسەر ناوخۆی ئێران دروست نەکردووە و هەوڵیان داوە کە بیان و نەدەنە دەست کۆماری ئیسلامی ئێرانەوە بۆ ئەوی فشار بخاتە سەر هەرێمی کوردستان. بەڵام ئەوان ئاماژە بەوە ئەکەن کە ئەمە ئێستا بەرامبەریان نەکرێ بە شێوەیەک لە شێوەکان فشارە بە ئاراستەوەی ئێران ئەوێت ناکۆکیەکانی ناوخۆی تەحویلی دەرەوە بکە، هەناردەی دەرەوە بکە و چاو لەسەر ناکۆکیە نێوخێوەکانی ڕەت دوور بخاتەوە. بەڵام بەرپرسانی ئێران جەخت لەسەرەوەکەنەوە کە چەک و تەقەمەنی لێرەوە ڕۆیشتۆ و دیواوە بەرپرسانی هەرێمیش ئەمە ڕەتەکەنەوە. بەڵام بەرپرسانی پارتە کوردیەکان تاکو ئێستا کە من قسەی تیاکەم بە هەموو شێوەیەک ڕەتیەکەنەوە کە چەکدا بنێن و ڕەتیەکەنەوە بچنە ژێرباری گوشارەکانی کۆماری ئیسلامی ئێران و ئاماژە بۆەکەن کە ئەمەی بەرامبەریان نەکرێت گەڕانە بە دوای بیانوو و پێشرکاریە بەرامبەر بە خاکی هەرێم ئەگینا ئەوان تا کوێستا مەترسیان لەسەر خاکی ئێران دروست نەکردووە. دڵشاد ئەنوەر پامری دەنگی ئەمریکا لە کەرکووک زۆر سوپاس. وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا جۆن کەربی دەڵێتن ئێمە بە بەردەوامی باوەڕمان بە مافی خۆپیشاندانی ئاشتیانەی گەلی ئێران هەیە. کەربی گوتیشی ئێمە بەڕوونی ئەوەمان ڕاگەاندووە کە پشتیوانی لە ژنانی ئێران دەکەین، بەڵام دیارە لەوەش زیاتر نیگەرانیەکان سەبارەت بە سەپاندنی شێوەی ژیانیانە و ئێمە بەردەوام دەبین لە هەر کارێک کە لە توانەماندا بێتن بۆ ئەوەی نەک تەنها پشتگیری لە مافی خۆپیشاندەران و ژنان بکرێت لە ناو ئێراندا، بەڵکو لێپرسینەوە لە ڕژێم بکرێ لەسەر ئەو شێوازەی کە مامەڵا لەگەڵ خەڵکەکەیە دەکاتن. بۆ زانیاری زیاتر و ئاگاداری ڕەوشی ئەمڕۆی ئێران میوانداری تەیمور ئەلیاسی نێونەری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان لە نەتەوەی گرتووەکان کە ئێستا لە ژنیف ڕاستەخۆ لەگەڵمانە. زۆر سوپاس کاک تەیمور. زۆر ڕاگەیاندنی پشتیوانی لە خەڵکی ئێران و بەتایبەت مافی ژنان دەبیسی، ڕاگەاندنی دوێنی وتەبێژی پەنتاگۆن ئەوەشمان بیست. ئایا ئەم شێوەیە پشتیوانیە بەسە؟ سڵاو سڵاو لە بینانی بەڕێستان دیارە بۆ ئێمە کۆمەڵی مافی کوردستان هەروەها بەشێک لە کۆمەلگای مافی مرۆڤ پێشوازی دەکەین لە پشتیوانی بەرپرسانی وڵاتانی وڵاتانی ئەمریکا هەروەها ڕۆژئاوا نەتەوەی کردەکان لەم کات و ساتەدا کە خەڵکی ئێران تایبەتی کچان پێکاتن نەتەوەی ئاینیەکان خۆپیشاندانەکەن کە ئێمە ناوی دەبین دیفاع لە کرامەت، دیفاع لە کرامەتی ژنان پێکاتن ئاینیەکان، هەروەها دیفاع لە کرامەتی چینی کرێکار و هەژار کە زیاترین قوربانی سیاسی سەرکوتی کۆماری ئیسلامی ئێران. ئەم پشتیوانیانە زۆر پێویستە بۆ کەمکردنەوەی کوشتار لە ئێران. باڵێ کاک تەیمور لە هەمان کاتشدا دەسەڵاتدارانی ئێران دەڵێن کە بەڵگەیان هەیە دەستیان کەوتووە کە وڵاتی ڕۆژئاوا دەستیان هەیە لەو خۆپیشاندانانەی کە لە ئێرانیان گوتوتە لە ئێرانیان هەیە. دوێنێ دووشەمە ناسر کەنانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران گوتوێتی کە زانیاری تایبەتیان دەستکەوتووە کە دەسەلمێنێت ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا و هەندێک لە هاوپەیمانەکانی ئەمریکا ڕۆلیان هەبووە لە ناڕەزایەتەکاندا. ئەمە هۆکارێکە کە دەسەڵاتدارانی تاران ڕەفتار لەگەڵ خۆپیشاندەران بگۆڕن، بۆ نمونە وەک خاین لە قەڵەمیان دەن یان یارمەتی ڕۆژئاوا و ئەمریکا دەدەن. دیارە ئەم وتاران گفتمانەی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران ئەمە وتارێکی تازە نیە. لە 4 ساڵی ڕابردوودا
تەواوی داواکاریەکانی ئاشتیخوازانەی گەلانی ئێران خەڵکی ئێران نیشانی ئێران بە شێوەیەکی سیستماتیک سەرکوت کراوانە دیارە ئەمەش بەشێکە لە سیاسەتی ینی بلا ڕێدابردنی هینە ڕوانگەی دروڤای خەڵکی ئێران لەسەر ئەو داوا شارەکانی گەلانی بنەسی ئێران لە کۆماری ئیسلامی ئێران بۆ ئێمە شتێکی تازە نییە ئەو خۆپیشاندانانە سەر چاوەی سیاسەتی تەبعیز و سەرکوتی ژنان و پێکاتەنەوەی ئاینەکان هەروەها خەڵکی هەژاری ئێرانە بۆیە ئەم وتارەی کۆماری ئیسلامی ئێران شێک تازە نەبوو ئێمە. کاک تەیموور دیسان ینی ئەم دەزانین هەمومان دەبینین کە ناڕەزەتەکان یەکێک لە تونترین ئاستەنگەکان ئێستا لە پێش ڕابەر و دامەزراوە ئاینیەکانی ئێراندان دوای شۆڕشی ئیسلامی ساڵی 1970 هەلبەتە بۆیە پرسیارێک لای هەر کەسێک پەیادە بێت دروستە بێ ئایا ئەمە قۆناغێکە بۆ ئەوەی ئەگەر ڕژێمیش نەگۆڕدرێ بەڵام قۆناغێک بێ بۆ گۆڕینی شێوەی بەڕێوەبردننی دەوڵەتی ئێران دیارە خەڵکی ئێران گەیشتێتەوە قەناعەتە لە بێتان نەچێت لە 25 ساڵی ڕابردوودا چەندین لایەنی ناوەی سیستەم وەکو ڕەفسەنجانی و محەممەدی خاتمی ڕوحانی بە شعار و شعاری ریفۆرم و چاکسازی هاتنە سەرکار بەڵام بینیان هیچ ئەڵگۆڕی لە ژیانی ئەو خەڵکە پێک نەنا ئەو خەڵکەی ئێستا هەڵساوە بەخاتی دوو هۆکاری سەرەکی ئەوش بێبەشکردن لە مافەکان لە مافە ئازادی و بنەڕەتەکانیان خاڵی دووهەمی ئەوەیە کە خەڵکی ئێران شەڕ بۆ نان دەکات برسێت یعنی هەژارە ئەو ڕژیمە اختلاس و گەندەڵێکی زۆری هەیە و لە دەرکەوتوانە ئەو دووشتە بوون دوو فاکتوری سەرەکی ئەو خۆپیشاندانەکانی ئێران بۆیە ینی گەلانی ئێران تایبەتی ژنان لاوان کچان ئەندامانی پێکاتەنەکان گەیشتن و قەناعەتە کردی دیکە بۆ هینایی کۆتایی بە و سیستەمە بۆ ڕژمە بهێنن کە ڕژیمێکی سەرێن ئاڕاستە. بەڵێ کاکتەر حەزم دەکرد بزانم وەڵامی تۆ چی بوو بۆ بڕیاری ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوەی گرتووەکان پێش هەفتەیەک لەبارەی ئێران و دیسان پشتیوانی بۆ خەڵکی ئێران؟ دیارە ئێمە ڕاستەکەی زیاتر لە 18 ساڵە بێژار دەبین لەو کۆبوونەکانی شورای مافی مرۆڤ بە شێوەیەکی کارا لەوێش قسە دەکەینەوانە بەڵام ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو 24 نۆڤەمبر بۆ یەکەمین جار بە پێشنیازی وڵاتی ئەڵمانەکانی ئەڵمان و ئایسلند ئەو بڕیارنامەی لەسەر ئێران پێشکەش کرا کە پێکهێنانی میکانیزمێکی بێلایەنی ناونتۆیی بۆ دادگای بۆ کۆکردنەوەی پرۆڤی جنایەتەکانی کۆماری ئیسلامی هەروەها دادگاییکردنیان لە دادگایەکی ناونتۆیی یا ناوچەیی یا میلی و ئێمە ئەوە هەنگاوێکی مەزنە گەورەیە بۆ بەرەو ئاشتی بەرەو عەداڵەت هەروەها بۆ پێشنەوەی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران و بۆ نامەش و ڕاگەیاندنی سیستمی کۆماری ئیسلامی ئێران ئێمە ڕۆشنە بۆم بوو دنیای دەرەوە پێویست بوو. کاک تەیموور بە کورتی ناڕەزێتیەکان نەک سیاسەت هەڵبەتە دەوترێ کە ناوەندی یاریەکەی ئەمڕۆی تۆپی پێی نێوان ئێران و ئەمریکادایە لە مۆندیاڵی قەتەردا ئێوە چی دەڵێن بۆ ئەوە؟ ڕاستەکەی هینە لە ئەساسە دەبێ یاری تۆپێن یا سپۆرت نەبێت شتێکی سیاسی بەڵام بداخەوە لە ئەو ڕۆدا لە تەواوی دنیا مەسلەی سپۆرت و ڕاضە و فوتبال بۆ تێشتێکی سیاسی بۆیە لە کاتێکە ژنان کشان گەلانی ئێران دەکوژرێن سەرکوت دەکەن لە کاتێکە ئەوریا غەفوری دەستگیر دەکرێ هاوکارەکانێکی لێ فوتبال دەکەن شتێکی بڕای من شتێکی جوان نییە. باڵێ تەیموور ئەلیاسی نوێنەری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستانی لا نەتەوە یەکگرتووەکان لە ژنێفۆ ڕاستەخۆ لەگەڵ ماموو زۆر سوپاس. گۆرên jinanên ku navên wan nediyarın ew cihê herî dawiyê ne ji bo jinên ku bi navê parastina namûsa malbatên xwe hatine kuştin rêxistinên jinan û çalakvanên feminîst boneyan da diçin ser gorên wan ronî didin ser çîrokên wan û kesên ku destên wan di xwîna wan de heye şermezar dikin. Peyamnêra Mel Silêmaniyê raportek amade kiriye. جیاواز لە دوا منزڵگای مرۆڤەکانی تر هەر بە بینینی کێلەی گۆڕەکان هەز بە بێنازی و بێکەسیان دەکەیت. گۆڕی ژنە بێناونیشانەکان جێگەی ئەو ژنانەیە کە بەدەستی غەدر لەلایەن خێزان و کەسوکارەکانیانەوە کوژراون بیانووی کوشتنیشیان
پاراستنی شەرەفی خێزانەکانیانە دواتر بێناونیشان بە خاکسپێردراون. ئەم گۆڕی بێناونیشانە لە ناوجەرگەی شاری سلەیمانیا و شاری ڕۆشنبیرانە زامێکی زۆر قوڵە، زامێکی بێهەتوان و ساڕێژ نەبووە کە چۆن ئەکرێ لە شاری ڕۆشنبیرانە ئەم هەموو گۆڕی کە ئێوەی بینن هەبێت و بێناونیشان نێژرا بێتن. ئەم ژنانە دووجار بوونەتە قوربانی عەقڵێتی پیاوسالاری و ناموسپەرستی. یەکەم ژیانیان لێسەنراوەتەوە، دوای مردنیشیان ناونیشانیان. بەپێی ئامارەکان لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 6 ژن خۆیان کوشتووە و 22 ژنیش کوژراون. وڵاتەکەمان بۆتە جەنگڵستان، هەر وەزعی دروست بێت ئەگە تۆ سەیری بکەی فاکتەری سەرەکی تاوانەکە پیاوە لەژێر ئەژمونی پیاوسالاری ئەو بۆ خۆی بەرزەنگی بانیا دەرەچێت چێ بێتە قوربانی ڕەگەزی مێینە چ کەس بێت چ پاکیزە بێ. لە 16 ڕۆژەی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژیدا ژنانی بەشێک لە ڕێکخراوەکان چالاکیەکانیان دەبنە سەر گۆڕی ژنە بێناونیشانەکان وەک پیشاندانی ناڕزایی و شەرمەزاری ژن کوشتن لە هەرێمی کوردستاندا. داوا دەکەن چیتر ژنان نەبنە قوربانی عەقڵێتی ڕێگەزگەرایی. ئەمڕۆژ ئەم ژنانە هاتوون بۆ بینینی نمایشێک کە تعبیرە لە ئازاری ژنە بێنازەکان. وکارە هونێرەکەی منش واقعی نییە بەزویستم ڕەبتیکەمە بەواقع لە بری ئەو کچ ژنە کوژراوانە بێمە زمان کە سەر ڕای کە بەنا حەقیە کوژرێن لێنای خۆشیان بێ بەشەکرێن و سەردانیش ناکرێن جێ شەرمەزارەیەک لە سەدەی 22 ژن و کچە کوژی لە ژێر ناوی شەرەفجان لە ژەر هەر نایەکا بێ ویستم وەکو هۆشیارەیەک دروستکەم چونکەم سەر وەکو وتم ئەم گۆڕستان کەس نایەتە ناوی خەڵکەکە بەشی بوو لە کارە هونێرەکەم ویستم خەڵکەکە بێنمە ناو گۆڕستانەکە. هۆکاری کوشتنی هەر یەک لەم ژنانە هۆکارێکی هاوبەشە کە کوشتنە لە ژێر ناوی شەرەفدا کە عەقڵیەتی ناموسپەرستی و پیاوسالاری لە کۆمەڵگەی کوردیدا لێی بەرپرسیارە. ساڵانە ژنان لە بۆنە جیاوازەکاندا دێنە سەر گۆڕی ژنە بێناونیشانەکان و شەرمەزاری ئەو دەستانە دەکەن کە سوورن بە خوێنی سەدان ژن لە هەرێمی کوردستاندا و تا ئێستاش کوشتن لە هەرێمی کوردستان لە ژێر ناوی شەرەفدا بەردەوامە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا سەرنج دەخاتە سەرمێژووی دوور و درێژی چاوگرتن لە خۆپەرستی دوای ئەوەی لەگەڵ ناسیۆناڵستێکی سپی پێست کە ئینکاری هەڵاکۆز دەکات و گۆرانیبێژێکی ڕابکانی وێست نانی خوارد. ئەمە دەبێتە مایەی نیگەرانی تەنها چەند ڕۆژێک دوای ڕاگەاندنی سێم هەڵمەتی هەڵبژاردنەکانی بۆ کۆشکی سپی. ترامپ ڕۆژی سێشەمە لە ماڵەکەیدا لە مارە لاگۆ لە ویلاتی فلۆریدا نانی خواردنی ئێوارە لەگەڵ وێست هەروەها نیک فۆینتس چالاکوانی ڕاستڕەوی تونڕەوکە پلاتفۆرمی ئۆنلاین بەکاردێنێتن بۆ بەڵاوکردنی بۆچوونی دژە جوو و ناشناڵستی سپی پێستیش. دموکراتەکان و هەندێک لە ئەندامانی کۆماری داوای شەرمەزارکردنی ڕاگەاندنەکانی ئەم دوو ناودارە دەکەن بە تایبەت سەبارەت بە جوو و داوا لە سەرۆکی پێشووی ئەمریکاش دەکەن کە ئەم بۆچوونانە ڕەت بکاتن. وەزیرê derveyê Amerîka Antony Blinken roja duşemê gêşt Romanya berî kombûna li gel hevalbendên NATO û wezîrên derveyên koma heft aboriyên pêşketî berpirsekî payebilindê Wezareta Derve got ku dê Blinken roja sêşemê alîkariyên nû ragihîne ji bo vegerandina enerjî û elektrîka Ukraynayê li hember êrişên Rûsî ku tora enerjiya welatê dikin armancê berpirsê Amerîkî anî ziman ku Moskû biriya armanjgirtina jêrxaneyan hewl dide elektrîkê ji ser Ukraynayê qut bike. Berpirs got Rûsya dronên Îranê li Ukraynayê bêkartîne. ئێستاش دەچینە لای سیروان قەش و هەواڵەکانی وەرزش و موندیاڵی 2022 لە قەتەر.
سلاف قلي بنران جارك دن أمي قشتك دناف ياري وشالكين مونديالا قطر داب هفرا بكن بقولكي كازيميرو دخولك حيشتي وسيانده همبر سويسرا برازيل بو دوام ولات پشتی فرانسا کو درباسی قوناغا شازدان یا جاما جیهانی دبا بوی سرکفتنا دوام ایدی برازیل مسوگردکه کو حتا گرا بیجی دموندیال ده بمینه تیما سیم یاکو درباسی قوناغا شازدان بو پرتغاله بدو گولن لیستکوان برونو فرناندش پرتغال زورا اوروگوی بر و ریبرتیا گروپا اچ کر دیاریا دن یا همان گروپه ده غانا سه بدو سرکفتنه که همبر کوریا باشور بدست خست. دلیستکا پرتغال و اوروگوی ده گلی بینران بویرک بالکش چه بو کسی که لیاریه آماده بو با آلا کسکسوره یا جواک LGBTQ آنکو کسین هف رگز خواز و رگز گوهز در باسی عرضا یاریگه بو. لسر تیشرتا وی دو نویسین جبو پشگیریا هم جنن ایرانه و هورها اوکرانیا هبون. ویرا کو وکو فرمک پروتستو کرنه هات دیتن لسرانسری جیهانه دنگ ودا. نهاجی امتن سر لیستکا هری جاوره کری. او جی یا دنافبرا امریکا و ایران ده جبر گرجین سیاسی دنافبرا هر دو ولاتان ده وی یاری آلیکی سیاسی جی استندیه تفی کو راهنری تیما امریکا گریک برت هالر گوتیه چند جاره جی گوت براستی کو او گرینگی نادن آخفتنین سیاسی لدور وی یاریه و تنه سرکفتنا لیاریگه جوان را گرینگه جبو ام وی یاریه و یارین دو و ایرو گفتگو بکن نوها کاوا حسو لیستکوانی بری تیمان اجتماعی یا سوریه و راهنر نهال هولندا مرای کاوا جارك دنت بخير هاتي بري حرتشتين بحصا في يا امريكا و ايران بكن حتى چرا دي آليه سياسي و باندوري لسر ليسكا لیستکوانان بكن دنرينا تده براستي كاركي برز احمد جبو هاردو تيمان وكو سياسي وكو لیستکجي جبرقو لیستکجي قالكي مغرينغا جبو قناغي دوام وكو كاري سياسي زدختك مازن لسر ياريزانا سر راهنارا تشيبويا انه جمكي بر مهمه وكو كاركي سياسي بلا ام بيجن سركاري رياسي جي جمكي هر بر مهمتره جبرقو بردنوا كيجان تيمي بدش قناغي دوام راست طيب جو امريكا جي امريكا دفي سركفتنا كيف دس بخين نولو كاوا راست جبرقو صالن 1980 د قناغي جروب اد جيجاليك ليستن ايران جي امريكا بردي از باورناكم بجاري امريكا نفسها خطايا خبينا في جروبه بس بقشتي تدبيني يعني قال لك مساج وسلوغان سياسي دفي قهرمانيا دفي مونديالي دهن يعني وقت بيسكاد المجوجي مثلاكو او حسكري هاندا كت قادا ميدان دقيما برتغال وأورجواي وتديت او بشجريا LGBTQ يعني ايران يعني جنين ايراني يعني جيل اوكرانيا يعني اف جهد اف ايصال افيك بويا قادك جبو مساج سياسي هذا حتى كي جان راديت اظن تنلقى الويكي كو مر السياسات وورزيش تهفلي هف بك لي بويا راستي براستي وقت قلت از نلقى الوي خوازم تمي كار رياضي كار رياضي ام كسكي رياضينا كسي سياسي هنا كارن قال لي كنتو باخذن وبيغوين امكار رياضي لازم نار رياضي بيش وقت قلت افكار سياسي هاتي دولتك باعتبار جاري كي دولتك عربي تشيبويه او دبيجن عرب كار حقوق انسان نادنوان اجبرويه كي بر كار سياسي هاتنا نار ديسكي رياضي تبخوا وكو لیستکوانکی کو گولارکی کرد نافتی من اجتماعی سوریه تراستی گلک پرزگریکا هات جبرگو کسکی کرد و گلک یاریزان کرد جی راستی بیکی هاتن کوا پرسک دن گریدای یارین دو براستی برازیل و پرتغال شخوات چون قوناغا دوم يعني هدي نشان ولاتن بهز خياد بن يا هنزوين فيكي بيجن براسيم كارم بيجن وكو تيم فرنسا وبرازيل نشانك برمزندان انه بكين قوناغي اخيره امكارن دفوار برتغال بيجن امكارن حتى راديك مغرب بيجن كارن تشتكي بو قناغي دوام بك باورم حردو تيمي حتى نوكا جزور برزك باش دانه برازيل وفرنسا باشا يعني ايرو حطان هام فرنسا وبرازيل وبرتغال وايرو جي شخوي
چهار تیمên din werin destnîşankirin ji xwe di grupa yekê de jî tehdît ya Senîgal û Qatar û Ekwador û Holanda jî ew jî werin destnîşankirin û ji xwe grupa Amerîka û Îran jî li gel Wales û İngiltere û îro du tîmên din werin destnîşankirin hêdî îca bêtir zelal dibin ew kawa bêtir zelal dibi kawê kî bêtir hêjayî ku here qonaxa piştî qonaxa şazdan راسته أبا نكا جميع إيرو بر جرينجن هر كيش تيم لازم كيمترين خطأ بك تركيز على هميد ناف ملعب ده بندو كار سياسي ده أو تيم أو جو خطأ بكيم أو بسركب كوا برسامني داوي جبرجو اف يك قالك جراف قانون تيجو هرتن سر مثلا هجمرتنا قول انك بيجن دو تيم بوينت وان يان خالي وان وك هاف بن مجن چار دو تيما چار خال انين وكز نظان وكي جان هاف وتش د بيشي ده چتي حساب كرن ودوره د چتي حساب كرن حتى كو تيمك لسر حساب يادن هرقونا غشازدان وكو هاردو تيما اولي شد ما بين وانشي ويد وكو لعبه ليسك تعادل او كيبردي دوام جولكي بيدر جولكي كيمترن اخيره او تشتغلكي مهمه كي كيمترن انذار وغرتب باشا قالكي باشا وجبوتا بيشبيني انت جبو جيما امريكا وايران تشنكاوا خبرتها امريكا بيتر هيجانا ايرانيا دبين بيتر از دبين جول بر تعادل هاجر تعادل بتشوا تيجبو هردو ايران وإيران كذا راست هل بتأم وقت دنج أمريكا ناخذنا فيك ورج برجو أم دنج أمريكا كنالك أمريكي نخوازن إيران بسركفة ل جالكس باس كوام سباسياتا دكين جبو في بشداري أمي جارك دين بروجكت دين هل بت هفدو بين جالكس باس بله قالي بينران فيك يجي مكشن داويا في بش برنامج أم جارك دين بدكن جمع أفكاري خوا دخيل شمو صالح دميجر برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بم گرکی ناو اختی چاندو نرارنگی بمرانه باجارên mezin Çînê Bekîn û Şangahayê roja sêşemê bi hêzên ewlekariyê hatin dorpêçkirin ji ber mîtîngên netewiyên ku banga azadiyên siyasî û bidawîbûna bendên tundên koronayê dikin. Agerekî kujer hefteya borî li paytexta herêma Xinjiang ya Bakurê Rojavayê Çînê bû sedema hêrsa xelkê û xwepêşander dawiya heftê derketin kolanên bajaran li seranserî welêt. Xwepêşanderan got bendên rêgirtina li Covid ew bêhtir hewildanên rizgarkirinê asteng dikin iddiayên ku hikûmet red dike û dibêje hêzên ku mebestên wan nehênîne dixwazin rûdana agir bi bendên rêgirtina li koronê de girê bidin. ژینێکی تەمەن 42 ساڵی لە کوریای باشوورەوە ڕادستی نوێ زەڵاند کرایەوە و ئەمڕۆ چوارشەمە لە دادگا ئامادە دەبێت بۆ تومەت یان سبەینی چوارشەمە لە دادگا ئامادە دەبێت بە تومەتی کوشتنی دوو مناڵ کە پاشماوەکانیان لە ناو جانتا دۆزراوەوە. پۆلیسی هەڵبەت نوێزیلەندی تەرمەکانیان دۆزی بە پۆلیسی نوێزیلەندی دەڵێ ئەمڕۆ سێشەمە یان ڕادەگەنێت کە ئەمڕۆ سێشەمە سێ ئەفسەری پۆلیس گەشتیان بۆ کوریای باشوور کردووە بۆ گواستنەوەی ئەو ژنە کە پاشنیوەڕۆ گەشتوتە فڕۆخانەی ئۆکلاند و گواستوانە بۆ ناوەندی پۆلیسەکان. وەزارەتی دادی کوریای باشوور دەڵێ کە ئەم کە بەڵگەیان داوتە کاربەدەستان نیوزیلاند سەبارەت بەو تاوانە. پۆلیسی کوریای باشوورش دەڵێ ئەم خانمەیان گرتووە لە مانجینۆ چەند هەفتەیەک دوا بە دوای پۆلیسی نیوزیلاند پاشماوەی تەرمی دوو مناڵیان دۆزیەوە. نونەرê Amerîkî Aston Donald Mccain roja duşemê piştî şerekî li gel penceşêra kolonê di temenê 61 da koça dawî kir. Mccain nûnertiya navçeya Kongresê ya çaramîna Virginia ku beşeke ji Richmonda paytext vedhewîne û li başûr heya sînorê Carolina Bakur dirêj dibe. Ew di destpêka vê mehê de ji bo cara çaremîn hatibû hilbijartin Mccain di dehê cotmeha 1961 de li Nürnberga Almanya ji dayîk bû. Bavê wî serbazekî dêrîn bû û diya wî mamostaya dibistanê bû. Ew di sala 2016 de ji bo cara yekem ji bo Encûmena Nûneran ya Amerîka hate hilbijartin.
تا بەرنامەی سبەینەی کورد کۆنەکشن هەر شاد و بەختەوەر بن و خدا حافیز بمینێن ناف خوێرە خۆشیێدا.